مامۆساگیا من کوڕێکم زۆر خۆش دەوێت بەڵام ئەووان نییە یەخوا دەستەکەی خۆش بێت دایمە دڵم ئەشکێنێت خوالی خۆشە بێت بەڵێ خوالی خۆشە بێت مادام ئەهلی تەوحیدە خوالی خۆشە بێ ئینشاءالله و ئینشاءالله خوای پەروەردگار لەسەر ئەو ڕابواردنی کە بە تۆ یەکات هیچ سزایەکی نادات چونکە تۆ زۆر مستحقیت چونکە ئەگەر ئەوە کچی خۆشم وایە ئاوا جواب مەدایەوە بەخوای ئێوە جێگای بەزەین قسما بالله العظيم جێگای بەزەین کچی خۆم دانیشە شەرم کە لە خۆت کوڕێک بە ئاشکرا پێت ڕابێرێت بە ئاشکرا پێت ڕابێرێت ئەو کوڕێکەوە دڵە ئەشکێنێت تۆی خۆش ناوێت من ئەتوانم ئێستا دەستدەم بە قورئانە لەگەڵ دە کچی ترایە چونکە ئەو ئیشی بە کچی سناپ و چات و دوی شەو و سێی شەو و ئاخ و قوربان و داخ و ئەوانە باوەڕی بەو شتانە نییە ئەسڵ ڕەنگە هەر ژن نەیە نییە چونکە دەیەها وەکو تۆی لە ژیانە هەیە